ئەو مەسەلەی پەکەکە وەکو خۆم وەک خودی خۆم پێم هەڵەیەکەوە پەکەت کار و ساڵاتی ئەنجامدا لە سنووری هەرێمی کوردستان لەبەرەوە هەرێمی کوردستان قەوارەیەکی سەربەخۆیە و هەروە حکومەتێکی تایبەتی خۆی هەیە و خەڵکی خۆی هەیە و پێویست ناکە کار و ساڵاتی لە هەرێمی کوردستان ئەگەر حەزی لێ کار و ساڵاتی ئەنجامدا توانین لە سنووری باکووری کوردستان ئەنجامیدان بە هەمان شێواز هەندێک حزبی دەسەڵاتونە هێزی ڕۆژیان دروست کرد لە سنووری ڕۆژئاوای کوردستان و ئێستا لە موچە و بودجە و لە قوتی خەڵکی هەرێمی کوردستان پارە موچە دەدەن بەو هێزە و سەرپەرشتیان دەکەن و بەکاریان دێنین بۆ دژی کورد هەردوو لا هەڵەیە یعنی کێشەکە لەوەی دایکۆ تەنها لایەکی ببینی ئەوە هەڵەکە لەوەیدایە دوو ئەوەی کاکاو باس کرد من بەڕاستی پرسیارێک مێ نازانم وتەبێژی دەوڵەتی تورکیایان ڕۆژنامە نووسە ئەوە دواتر ئەگەر بۆ ماڕوون کاتەوە باشە چکە ئەوەی دیفاعی لە تورکیا کرد ئەوەندە دیفاعی لە خەڵکی هەرێمی کوردستانی نەکرد نازانم خۆی کوردەیان تورکە نازانم تێناگەم ئەگەر بۆم ڕوون کاتەوە زۆر باشەوە پرسیارە خاڵشتر خۆ پەکەکە لە یۆنان نییە لە قوبڕوس نییە لە لیبیا نییە لە قەرەباغی ئازەربەیجان نییە خۆ ئەوانە پەکە هیچیان تورکیا کە چی تەدەخولی کردووە بە هەموو شوێنەکان تەدەخولی کردووە لە هەموو شوێنەکان بەڵێ دکتۆر ناکاک زانە ڕایگرە کاک زانە ڕایگرە لەو شوێنانە نییە تەشیری شخصی خۆ ناگەم هیچ کەس ڕایگرە کردی جوابی دەوە کاتە دەمێ سەکاتە دەمێ کاکە ناڵم کاک زانە نایڵم لەسەر خۆ ڕێی خۆ تەبێژی تورکی وێرانە مە چی عیب بە قسە لەسەر تەبێژی تورکی بە ئارامی چێڵێوە تو کاکە جناب دکتۆریەوە دیالۆگەکەی ڕێگاندێک بەناوی شخصی ناتوانێت هەدەکە هارمۆنی ئەڕوا کاکاوە کاتە دەمە بە مەسارەکەت ڕایگرە کاکە ڕایگرە میوانی نەمنی دارەوە دەم کاکەکاوە ببوورە کاتە دەم بە بەڕێزی شت ئەتوانی جوابگرە کاکە باشە پێشکەشکاری هەر چارچێوەی کاکاوە ڕایگرم تۆ ڕانەگری خۆم ڕای درستەوە ئێستا کاتە دەم بە بەڕێزی کوڕی کوردی باشووری باشە حکومەتی کاتی خۆت وتەبێژی حکومەتی وتەبێژی خەڵکی کوردستانی کاتی خۆت وتەبێژی ئەو شەقامەین کاکە ئاخر ئەمە چالاکوانی جەناب چالاکوانی لە شانەدەر بۆ ناچیتە بەردەم پەرلەمانی کوردستان بۆ دێ لە ناوباخی شانەدەر کە ماڵ و مناڵی منی تایە بۆچی لەوێ کاکە چالاکیەکەی بۆ ناچیتە پەرلەمانی کوردستان نەخە جەناب و ئەمسالی جەنابتانن کە دەستی داگیرکەری وەکو تورکیا ئاگرن دێن ناو هەرێمی کوردستانەوە باش ئەوە جوابەکەت بەڵێ یەکەم لەو دەسەڵاتە تێنەپەڕی ئێمە کەسێک نین کاکە ڕاحەت خەزم تۆنیشتمان تێپەڕێنێ باشتەوە ئەوە دەوڵەتێک نین کاکاوە جوابت دایەوە فەرموو خوێنی ئێمە دێمەلات کاکاوە بنەماڵەکەمان خەبات و تێکۆشانمان لە زۆر کەسی وەکو تۆ ئایلەکەی دۆزیێر گەورەترە ناتکا بادارە بەزێتە سەرەوەستە کاکاوە ببورە دکتۆر ڕعەت فەرموو وتەبێژی کاکاوت کاکەم جوابت دایەوە ئەدەبی قسەکردن کاکاوە گیان کاکاوە وەڵامت کاکاوە وەڵامت داوت کاکەم کاک دکتۆر ڕعەت بڵێ کازانە ڕایگرێت کالێم ڕایگرە قساکە خانەمان بۆ ناچیتە بەردەم پەرلەمان دێ لە ناو باشە گەشتیاری دژی تورکیا بڕۆ بۆ باخەباتکە تا وەڵامەکە داوت دێم کاتیشتە دەمێ کاکاوت کا بالە کات دوای لە کاتی خۆتە گژم کاک دکتۆر ڕعەت بۆ چوونەکانت بڵێ خۆی پرسیارێک بۆ ئەوەندەی نەدەهینە خۆی ئەوم شۆش کردێ بەڕاستی ئەوە خاڵێشتر ئەوەیە ئەگەر تورکیا فعلەن یعنی تورکیا پەکەکە بە مەترسی دەزانێت لە ئەمنی استراتیژی خۆی ئەمنی قەومی خۆی ئەوە توانین لە سنووری تورکیا خۆی چی بکە دابیکە بەڵام بە پێی ئاسانی و دەوڵەتەکان ناتوانێت بچێت تەجاوزی وڵاتانی تر بکات بۆ ناتوانێت پژاک بچێت پژاک تۆ بارام بکات لە سنووری ئێران لەبەرەوەی ئێران دەوڵەتە کە خاوەن سیادەی خۆیە بەهێزە بەڵام بەداخەوە هەرێمی کوردستان و عێراق بۆتە ژوونی رەشکراوە ئەوەی بێت هەر کەسە و هەر وڵاتێک بێت چی بێ لی دەکات خاوەنی نییە و کەس خۆی بە خاوەنی هەرێمی کوردستان و بە خەڵکی هەرێمی کوردستان نازانێت تەنانەت هەندێک حزبی دەسەڵات بوونەتە چاوساغی دەوڵەتی تورکیا دەیانەوێ تورکیا بە تەواوی لە هەموو شوێنەکانی هەرێمی کوردستان کۆنتڕۆل بکات و بنکەی سەربازیان بۆ دامەزراندە و تەنانەت جاسوسیشان بۆ دەکەن خاڵێتەرەوەی کەوا زەمانەت بۆ گرتبوونەوەانە بەڕاستی ئەمڕۆ ئەفسەرشی ئاسایش گوتی زەمانەت چییە ئێوە شتێک ناکرێت کاکە ئەوە زەمان دەبێت ئاسایش خۆی زەمانەتی خەڵکی هەرێمی کوردستان و هاوڵاتیانی هەرێمی کوردستان بکات و کەوا هیچ شتێک ڕوونەدات من وەکو هاوڵاتی من بەپێی یاسا داوە بەپێی دەستوری عێراق داوە لە دامەزراوە ئەمریکانی هەرێمی کوردستان دەکەن کاو بم پارێزێ خەڵکی هەرێمی کوردستان پارێزێ نەگەو بێ ئاسایش بێ لەم پرسێرە زەمانەت چیەکەوە لێرە شتێک ناکرێت ئەو شتە ناکرێت دەبێت خۆی وەڵامی بداتەوە خۆی خەڵکی هەرێمی کوردستان پارێزێ نەک داوە لە هاوڵاتی بکە باسی مۆڵەت دەکەن بەڕاستی هەتا ئێستا لە هەرێمی کوردستان با یەک مۆڵەتیان دابێت دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان چ لە هەولێر چ لە سلێمانی یەک مۆڵەتیان دابێتەوە
خەڵک داواکاری مافی خۆی بی موچەی خۆی کرد بێت و بە فەرمی مۆڵەتیان دابێت بەڵام عەرەب لە خۆپیشاندان دەکات لە ناو هەرێمی کوردستان بەبێ مۆڵەت بێ ئەوەی کەوا کەس پێیان بڵێ و کەس داوای مۆڵەتیان لێ بکات حزبەکانی دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان گردبوونەوەی بە هەزارەها و بە داهەزارەها ئەندام و لایەنگری خۆیان دەکەن بێ ئەوەی کەوا کەس باسی مۆڵەتیان لێ بکات بۆ تەنها بۆ خەڵکی هەرێمی کوردستان و بە داواکردنی مافی خۆت و بەرگریکردن لە ئازادەکانی خەڵکی هەرێمی کوردستان داوای مۆڵەت بکەیت